کێشەی تۆ لەگەڵ ڕێزانخانە چییە؟ زۆر سپاس کاک دکتۆرژیان کە ڕوخسەتی پێین بینە بەرنامەی جەنابتەوە. من پێشتر بە تەلەفۆن چەند جارێک قسەمان کرد لەگەڵ جەنابێت و هاتیشم ڕاوێژمان کرد، بۆیە قەرارمانە بینە بەرنامەکەی جەنابێت. من هاوسەری خۆم زۆر خۆشەیە و زۆر ڕێزیشی لێگرم، چکە لەبەرەوەی دایکی مناڵەکانمە و من نامەوێت حاڵەتێک دروست بێ بگەینە لێک جیابوونەوە، بۆیە هانام بۆ جەنابەت هێنا. بەڵام ئەوەی کە کێشەی منە لەگەڵ ئەم هاوسەرەمە ئەوەی کە بەردەوام متابعەی خەڵک، دراوسێکانم، خزمەکانم، کەسەکانم، هاوڕێکانم، هاوڕێکانی خۆی، هەموو کەسە نزیکەکانمان ئەکات. ئەم بەردەوام لەوەیە چی بکات؟ گۆڕانکاری بکات. ئەم حاڵەتانش هەمووی بۆتە کێشە لە ماڵی منە. بەردەوام کێشەکانم ڕۆژ بۆ ڕۆژ زیاتر ئەبێت، بە حاڵێک کە من مناڵەکانم لێم بێزار بوون، مناڵی خۆمن، جگەری خۆمن لێم بێزار بوون. ئیتر تەحەمولی ئەویان نەما لەگەڵ ئێمە ژیان بکەن، چکە بە بەردەوامی کێشەمان هەیە. کێشەی سەرەکی من لەگەڵ ئەم هاوسەرەمە چاولێکەریە. چاو لەم دراوسێ مەکە، چاو لەو خزم مەکە، چاو لەم کەس مەکە. دراوسەیەکم سەفەرێک بکات کاک دکتۆر، ئەبێت ئیلا من سەفەر بەم بکەم. ئەگەر سەفەری بۆ پێ نەکەم یەکسەر ئاژاوە دروستە بێت، ماڵم بۆ چۆڵەکات، ئەتۆرێت. دراوسەیەکم سیارەیە گۆڕێت، ئەم ئەبێت ئەو ڕۆژە من سیارەکەی بۆ بگۆڕم. ئەگەر سیارەی بۆ نەگۆڕم دووبارە ئاژاوەکانم دروستە بێتەوە. دراوسەیەکم خانووەکەیە گۆڕێت، خانووەکەی تەعمیرەکات، ئەی گۆڕێ. ئەبێ منیش وەکو ئەو بکەم. خزمێکم یەت جلێکی جوان ئەکڕێت، ئەم ئەبێت من هەم نەفسی ڕۆژ من چم جلەکانی بۆ بکڕم. ئەگەر نەیکڕم ئاژاوەکەم دروستە بێت. بە بەردەوام لەم کێشانەیە کاک دکتۆر، من خەیانۆم عەیبی نییە، سیارەم عەیبی نییە، ژیانم عەیبی نییە، لە هیچ شتێکم کەم نییە. سوێنە بۆ خۆم بەخوا، من سەرەتای ژیانم بوو زۆر نەبوو نەدار بووم. عنی ئیتر خۆم ئەمزانی بەزین بە حاڵی خۆمە هاتەوە. کاتێککە ئەمەم هێنا داوای شتی لێکردم، من ناچار بووم چوم قەرزم بۆ کرد، تەنیا لەبەرەوەی دڵی ڕاگرم خۆشم ویستووە. بەڵام کاک دکتۆر ئەم ڕێز لەم خۆشەویستی من ناگرێت. یەت بە چاولێکەری چاو لەم دراوسێم کات، چاو لەم کەس مەکات. بە بەردەوام خەریکی ئەوەیە، حاڵم وای لێ هاتووە خەریکی نزیکی تەلاقە بم. من بۆیە هانام بۆ تۆ هێنا، بۆی نەگەمە تەلاق، بۆی پاشە ڕۆژی مناڵەکانم وەکو ئەو مناڵانە نەبێت کە دایک و باوکیان لیان جیابوونەتەوە و ئێستا لە خانەی بێسەرپەرشتانن، ئێستا کەت لەسەر جادەن، ئەنواعی شت ئەکرێت. یەک شتی بۆ نەکەم ئەم یەکسەر تۆراو لە ماڵی باوکێتی. باسکە کامرانجان ڕێزان خان بۆ ینی تۆ کچم کەسێتی خۆت هەیە، بیرکردنەوەی خۆت هەیە، یعنی مە جۆرێکە لە پاشکۆیەتی، ینی هەر کەسێ شتێ بکە. ئەی باشە تۆ لە کۆڵانێکە لەوانە بیست دراوسێ و هەبێ لەم سەر و ئەو سەرەوە بیگرە بەرامبەرە بیگرە، ینی هەریەکێ لەوانەیە شتێ بکەن، یعنی بێت تۆ ئەوان هەر یەک شت بکەن بە هەر بیستیان بیست شتەکەن، نەبێت تۆش بیست شت بکەیت. یعنی ئەمە لێرە بیست ئەوەی ئەوانە. یعنی من نەکەشم بەڕاستی کاتی خۆی کە پەیوەندیمان کرد شتەکانتان بۆ نادوم، یعنی هەستەکەم داواکاریەکانی تۆ زیاد لە پێویستە، یعنی بیر لەوانە ناکەیتەوە یەکەم جار اینجا داوای شتێ بکەیت.